الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. اللهم آمين يا مجيب السائلين. خۆشەویستانم لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی ئەزیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆی گەورە بەرەکات و ڕەحەماتی خۆی بنێرێتە سەرمان و دامەزراومان کات و ئیمانمان سەلامەت کات و عەفومان کات. ضرورە ئێمە ئیماندار و موسڵمان لەم سەرەتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەیە، لەم دەڕۆژی ئەووەڵی مانگی ڕەمەزانەیە زۆر وشیارانە مامەڵە لەگەڵ مانگی ڕەمەزانە بکەین. باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی لە ناو سەحابەکانە ڕواند هەتا ئەو نەوە زۆر ناوازەیە دروست ببێت. پیاوێکی وەکو سوهەیبی ڕۆمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەژار بوو، کاتێک کە چووە مەککە بەندە بوو، کەسی نەبوو، عەشرەتی نەبوو، لەناو ئەو عەرەبانەی مەککەیا بوو. وردە وردە خۆی پێگەیاند و ئازاد کرا، دەوڵەمەند بوو، دەستی کرد بە تیجارەت و گەشتکردن بۆ یەمەن و شام. لەگەڵ گەورەکانی قوڕەیش هات و چۆ و گەرم و گوڕی زۆر بوو، لێزان و وریا بوو لە کاسبی و تیجارەتە. تاوەکو سەردەمی ئیسلام هاتە پێشەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگەوازی ڕیسالەتی گەیاند. هەرەو کاتە ئەویش بوو بە یەکەمینێک کە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و موسڵمان بوو. کاتی کۆچ هاتە پێشەوە، موسڵمانەکان یەک و دوو بە دزیەوە کۆچیان کرد بۆ شاری مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سوهەیبیش بە تەنیا کەوتە ڕێ، چۆ دەرەوەی مەککە و باری دەوشتر سەرۆت و سامانێکە لە مەککەیە چەندین ساڵ کۆی کردبوویەوە لەگەڵ خۆی بردی، وشترێکیش خۆی بەسەریەوە بۆ 11 وشتر. لەبەرەوە قوڕیشەکان پێیان زانی هاتنە ڕێگەی، وتیان سوهەیب تۆ هاتی تەمەکە فەقیر بووی، بەندە بووی، بێکەس بووی، ئێمە تۆمان بە کەسی خۆمان دانا و لەناو ئێمەیە دەوڵەمەند بوویت، تیجارەتێک کرد و وازەگانیت کرد و دەوڵەمەند بووی. ئێستا ئەتەوێ موسڵمان بوویت و بەم سەرۆت و سامانەوە بچی بۆ لای محەممەد و بچیتە شاری مەدینە، ئێمە چۆن قبوڵ یەکەین؟ وتی ئەی چیتانەوێ؟ ئەوان بۆ ئەوەی ڕێی لێ بگرن، چونکە ماڵ و سەرۆت و سامان لە دڵی ئینسانە زۆر خۆشەویستە. دڵێک کە بۆ ماڵ و سامان بژی، بۆ دنیا بژی، زۆر خۆشەویستە. ویستیان ڕێی لێ بگرن، وتیان ئەبا یەحیا ئەبێ ئەو سەرۆت و سامانەی لە شاری مەککەیە کۆ کردوتەوە ئێستا پێتە و ئەوەش لە شاری مەککەیە حەشارت داوە بیەی بە ئێمە، ئەبێ خۆت بە تەنیا بچی بۆ شاری مەدینە ئەگەر ئیسلام و ئیمان هەڵەبژێریت. ئەگەر تێ سەرۆت و سامانەکەیش بمێنێ وەرە بگەڕێرەوە لەگەڵمان بۆ شاری مەککە. سوهەیب نەک دوو دڵ نەبوو، ڕاستەوخۆ پێی وتنەوەتی بە هیچ جۆرە من مساومە لەسەر ئیمان و دینەکەم ناکەم، ئەوە سەرۆت و سامانی من بیبن. هەر باری هەر دەوشترەکەی پێشکەش کرد بە مەککەیەکان وتی ئەوە تا ئەو ماڵەکەمە بی من بۆ خۆتان. ویستیان زیاتر ڕێی لێ بگرن، بەشک و قەناعەت بکا بگەڕێتەوە. وتیان ئەو ماڵیشی کە لە مەککەیە حەشارت داوە، ئەوە نەسیقیان هەبوو بە سوهەیب کە ڕاستگۆیە. خۆشەویستانم، ئێمە ئەم ئەخلاقانەمان پێویستە لەم سەردەمەی خۆمانە، ئەم ڕەوشتانە زیندوو بێت. سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەیە تیامانە زیندوو بێت کە ڕاستگۆ بین. ئەنا هەندێک سنەتی ڕواڵەتی هەیە، خۆ گەورەیە، بەڵام سنەتە زۆر قورس و پڕماهیەتەکانەوەی کە تۆ ڕاستگۆ بی. ئەو ڕۆژەی توتە موسڵمانم، ئەو ڕۆژەی لە ناو سەفی ئیمانداران و موسڵمانان بووی، ئەو ڕۆژەی کە باسی عومەری کوڕی خەتاب کردەوە بە وشترێک چووە بۆ قودس و لە ڕێگەیە
خۆی بینێ سواری وشترەکە بۆ بینێکیش هەندێکیش خزمەکارەکەی و هەندێک جاریش بۆی سراحەتی وشترەکە بە تەنیا ڕۆشتووە. ئەمەد بیر بێ وەختی مەسئولیت وەرەگری، وەختێ پلە و پایەیە کە دەسەکەوێ، وەختێ سەرۆت و سامانی ڕوتیەکات. بیرتە زۆر کەم. سوهەیب سەحابە ئاسایی نەبوو نازانم، بۆیە نمونەی سەحابە زۆر کەمە، دەگمەنن. سەحابەکانی پیان سەڵەم سوهەیب یەک چرکە دوو دڵ نەبوو لەوەی سەرۆت و سامانەکەی بدا بە شەرتێ بگاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوە بوو سەرۆت و سامانەکەی پیان و باری دەوشترەکەی پیان و وتی لە مەکەش لە فڵان شوێنە کۆمەڵە شتی ترم هەیە بیبەن. وتیان ئەو شترەی ژێرت کە پێچی بۆ مەدینە ئەو شترەشمان بەرێ. زۆر تەزیقیان کرد دی بە سەر چاوە ئەو شترەکەش. وتیان ئەو عەبا جوانەی بەرەکە لە بەرە کردووە پێوە بچی بۆ شاری مەدینە و لێ بچیتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. وتی ئەوە عەباکەیشم ڕوت و ڕەجاڵیان کرد، هیچیان پێ نەهێڵا. سوهەیب بیری لەوە نەکردەوە باشە من 20 ساڵە چەند ساڵە من خەریکی پارەکۆکردنەوەم و خۆم دەوڵەمەند کردەوە، بە پارەی خۆم بە هەوڵی خۆم ماندوو بووم، دەوڵەمەند بووم، تیجارەتم کردەوە، بازرگانیم کردووە، هەمووی لە چرکە ساتێکا لە دەستی بم. ئەی بۆ نەچمەوە مەکە وەکو ئەو موسڵمانە مستەضعەف و لاوازانە بچم دانیشم و بڵێم مەجاری دەرچوونم نەبووە تا نەخێر ئەمە نەهات بمێشکە. سوهەیب وەختێک ئەڕواتە مەدینە بە ڕێگەی مەدینە 20 ڕۆژ ڕێی کردووە تا گەشتۆتە مەدینە. ئەزان بیری لە چی کردوێتەوە؟ بیرکردنەوەکانی سەحابە و ئازیزانی پێغەمبەر ئەمە بوو صلی الله علیه وسلم. سوزوو نەگۆڕاون، دنیا و کورسی و پلە و پایە و مەنسەب و ئەم شتانە نەیگۆڕیون، ئەسڵەن هەر نەیان بیستووە. سوهەیب کاچێتە مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشوازی لێ کاتەوە فەرمێت ربح البيع يا أبا يحيى ربح البيع يا أبا يحيى. أي أبا يحيى تجارەتەکەت قازانجی کرد، بازرگانیەکەت دەستکەوتەکەت زۆر گەورەیە، بازرگانیەکی گەورەت کرد. اینجا ئەبا یەحیا دڵی ئۆقراگرێ 20 ڕۆژە ماندووی ڕێگەی هیجرەتە، هیچی بەدەستەوە نەماوە، هەرچی پارە و سامانی هەیە دای ناوە، دڵی بەلای ئەما زۆر ناچێت، بەس دڵی لای ئەوەی تۆ بڵێ خواوەری گرت بێت. ئەمە نوقتەی گەورەی سەحابەیە ئازانم، ئەمە نوقتەی گەورەی موسڵمانە کە بتوانێت لەم نوقتانەیە سەرکەوتوو بێت، لەم هەڵوێستانەیە مەرد بێت، نەڕوخێ نەکەوێت. ئێستەی سراحەتەکە سوهەیب الحەمدولله ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشدەیامێ ربح البيع يا أبا يحيى. ئەوە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تخوا ئێمە بین بە تۆزی بەری پێی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوجی لە ناوازەیی کە هەتایە دروست نابنەوە. فەرمون ئێمە بەردەوامین لە خزمەتتانە پاشنەوە بڕێک. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەکانی ئاوا بۆ جۆرە گەورە کردووە. حیرامی کوڕی میلحان ناردی بۆ لای پاشای یەمەن پێغەمبەر صلی الله علیه وسلم، نامەیەکی پیا نارد بەڵکۆمە خوایە ئەو پاشایە موسڵمان ببێ و خەڵکەکە بە ئاسانی ئیسلام قبوڵ بکەن بەبێ شەڕ و بەبێ کوشتار. پاشاکە زۆر زاڵم و ستەمکار بوو، بە یەکێک لە دەست و پێوەنەکان و حیمایەکانی وت کە وەختێ بەرەو ڕووی من یەت لە پشتەوە حربەیەکی لێبەن بیکوژن، لە پشتەوە ڕمێکیان نا لەم سەحابە عەزیزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو ئەرکا شەهید دەبێت. ڕمەکە لە سکیەوە دەرچوو،
یەک قسەی کرد فەرمووی فزت ورب الكعبة سەرکەوتم بەخوای کەعبە سەرکەوتنەکەی نەخستە دواوە سەرکەوتم بە پەروەردگاری کەعبە سەرکەوتم الله لەو ژیانە تێیە ژیاوە الله لەو سەعادەتەی لە لەحەزاتی مردنی شاهاوی هەیان بووە لەو چرکە ساتانەی کە زۆر ناوازە بووە باشە ئەمانە چیان تیا ڕوێنرا هەتا ئێمە شتێمان نادروست بێت هەتا بچینە سەر هەنگاوەکانی ئەوان چیان کرد ئەوان بۆ خۆشەویستی بەهەش ژیان بۆ ڕەزامەندی خوا ژیان بۆ بەرزڕاگرتنی پەیامی ئیسلام ژیان بۆ خۆشەویستی لقای پەروەردگار ژیان ئەوان وتیان ئێمە خەڵکی بەهەشتین وتیان دنیا تەنها ویزگەیەکە و هیچی تر لە هەموو یەکێکیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک درەختێک بەهەشتی تیا ڕواندن ڕەزامەندی تیا ڕواندن قیامەتی تیا ڕواندن ئەوە چیرۆکی عەبدوڵڵای کوڕی ئونەیسە ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەینێرێ بۆ ئەرکێکی زۆر قورس و گران بڕۆ عەبدوڵڵا بۆ ئەو شوێنە و ئەگاتە ئەوێ کارەکە جێبەجێ کات وەگەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دڵخۆش بوو پێی کە پێی وت چیت کرد وتی یا ڕەسوول الله ئەوەی پێت سپاردم جێبەجێم کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بوەستە عەبدوڵڵا بوەستە شتێکت پێدەم هەڵی گرە مەلموس عەسایەک و گۆچانێکی هێناودایە دەستی خذ هذه يا عبد الله ردها إلي يوم القيامة أدخلك بها الجنة الله عبد الله أم عصايا أدام دستي هل يقرأ لك الخوتا بابي خلنا وقوركت لقيامت بيدر ودستم أم أمانته هتا بوبت خما بهشتوا الله سيري عصا ماديك مكان سيري ميثاق قرسبك لبين صحابه بيغمر صلى الله عليه وسلم عبد الله كوري أنا سفرميت والله نابع لدستم كويت أخوان الله لو إطاعة لو خوشويستي بيغمر صلى الله عليه وسلم لو قناعة قولة بقيامت لو قناعة الداتش والراوبة برزخ وقيشتن بلقاء إخوان فرموي فرماني شمكردوا لقال خوما بيخنا وقوركم هەتا بە خزمەتی پێغەمبەر بگەم صلی الله علیه وسلم پێڵێم یا ڕەسوول الله ئەوە عەساکەت ئەوە ئەمانەتەکەت کە دا دەدەستم بمخەرە بەهەشتەوە ئێمە تارمایی بەهەشت دەبینین ئەوان ناوکڕۆکی بەهەشتیان بینی هەر بەڕاستی ئەمە حەقیقەتێکە کە بە مەجاز باس ناکرێ پێڵسان مەجاز باس ناکا کەم عەسام بەردەست حقیقت باسەکات بەهەشت و جەهەنم و قیامەت حقیقەتێکە لە ئێستا ڕوونتر ئێمە چواردەوری ئێمە ئاوا بە غەیب گیراوە ناوکرۆکمان هەمووی غەیبە ئەو ڕۆحەی کە ئێمە پێجوڵین و حرەکەتی پێکەین غەیبە نهێنیە ئێمە لە ناو غەیبە نوقم بووین بۆیە نایبینین ئەی هاوار زانایان ئەڵێن ئەم بابەتانەی قیامەت ئەمانی کە پێنسم باسێکە هیچی مەجاز نییە خۆی گەورە بەخشندەیە و کەریمە بەندەیەکی بچێتە بەهەشتەوە لە دواییە دەری بێنە بیخاتە دۆزەخ نەخێر خۆی گەورە زۆر کەریمە هەر بۆیە فەرموون زاناکانە فەرموون هەر کەسێ بچێتە ڕەوزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەی پیرۆز بچێتە ڕەوزە ئەفەرمێ خۆی گەورە زۆر کەریم و بەخشندەیە زیاتر لەوەی ئێمە تەسەووریەکەین لەو بەهەشتە ڕۆژێ لە ڕۆژان دەریە نەبی خاتە دۆزەخ یا ئوحود شاخێکە لە شاخەکانی بەهەشت وەکو ڕەسوول الله فەرمێ صلی الله عليه وسلم لەبەرەوە تۆ چی بۆ ئوحود ئەتوانی لەمسی بەهەشت بکەیت ئەچیتە ڕەوزە دەست بێنە بە بەهەشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەهەشتم بینی
ترێم لێ خوارد ئەگەر بم هێنایەتەوە بۆ ئێوە ئەوە لێتانە خوارد هەتا ڕۆژی قیامەت هەتا وێرانبوونی دنیا فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئیسرا و میعراجە ئەفەرمێ چوومە ناو بەهەشتەوە چوومە ناو یەکێک لە کۆشکەکانی زۆر زۆر جوان بوو وتم ئەم کۆشکە هی کێیە وتیانی پیاوێکی قوڕەیشیە گومانم برهی من بێت پیان وتم ئەم کۆشکە هی عومەری کوڕی خەتابە ڕەسا و ڕەحمەتی خوای لێبێ بینیم ئافرەتێک لە دەرگای کۆشکەکەیە دەستنوێژیە کرد خیرەتی عومەرم بیرکەوتەوە سەیری ئافرەتەکەم نەکرد پشتم تێکرد الجنة أعدت للمتقين بەهاشت ڕازێنراوەتەوە بۆ ئیماندار ئێستا من ئەم قسانە بۆ ئێواکەم ئەم برا عزیز و خۆشەویستانە کە تەسویری ئێماکەن ئەو برایانەی کە لە ستۆدیۆ لەم کەناڵەیە کارەکەن و بەردەوام خەریکیشن تا ئەم کارە ڕێخن تا ئەم پەخش ڕاستە و خۆکەن خشت بە خشتی بەهەشتان بۆ ئامادەکرێت ئینشاءالله ئێوەی ئازوو خۆشەویست لە دەوری ئەم ئەڵقە زیکرە کۆبوونەتەوە بەم تەنگی مەغریبە بەم نزیکی بەربانە ئەو خوشکانی چاوێکیان لەسەر تەلەڤیزیۆنەکە یەکسەیری ئەم بەرنامە و بەرنامەیەکی تر و فڵان بەرنامەی ئیمانیەکەن تا ئیسفادەیەکی لێ بکەن و لە هەمان کاتیشا چاوێکیان لە دەستی خۆیانە کە چۆن ئیشوکارەکانی ئێوارە ڕێبخەن چۆن زەڵاتەکە حازر بکەن چۆن خواردنەکە حازر بکەن ئێوە خەریکی تەبەقی خواردن نین خەریکی ئامادەکردنی خشتی ئاڵتون و زیون بۆ بەهەشت و کۆشکەکانی خۆتان خۆزگەم بە خۆتان دەستان لە ئیشێکی زۆر گەوری خێرایە ڕۆژانە و مانگانە و ساڵانە خزمەتەکە چەند گەورە چەند میهرەبانن قەدریان بگرن سەلامی خوای گەورەتان لێبێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەمە کۆشکی عومەری کوڕی خەتابە دەیبا بەهەشت و قیامەت بە دەستی خۆمان بچێنین خۆمان حەزرەتی عومەر دەستی کرد بە گریان فەرمی یا ڕەسوڵ الله تخوا من غیرە لە تۆکەم غیرە لە تۆکەم خۆشەویستانم چیرۆکەکانی بەهەر زۆر زۆر گەورەن لە خزمەتان نابین بەڵام بەچینە خزمەت جنابی مامۆستای خۆشەویست مامۆستا مەلا بەختیار ساڵح لە شاری پێنجۆنی خۆشەویست بۆ بەسەرهاتی چاکانی کورد فەرمووی خۆشەویستانم لە زنجیرەی دیداری زانایان و خواناسان و ساڵحەکانی ئەم میلەتە خۆشەویستەمان و بانخوازان لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا بەختیار پێنجۆنیین جەنابی مامۆستا ئێمە هاتینە خزمەتیان لە شاری پێنجۆنی خۆشەویست پێمان خۆش بوو لەسەر بابەتەکانی ڕەمەزان بە تایبەتی نیەت و چۆن ئێمە نیەت بێنین چۆن شوێن سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەوین ئەو بابەتە ئیمانیانە لە خزمەتیا بین مامۆستا گیان بەخێر بێنێ خوا ئەی گەورە سەلامەتان کە ئێوەش بەخێر بێن خۆشحاڵین بە دیدارتان و بە بەسەرکردنەوەی بەڕێستان گەبمانە باسی نیەت بکەین نیەت گرنگی تایبەتی خۆی هەیە گرنگەکەی لەوایە کە مەرجی قبوڵبوونی عیبادەتە گرنگەکەی لەوایە کە بە ڕوکن دانراوە هەر عیبادەتێک کە ئەنجام ئەدرێت بە نیەت دەست پێ ئەکات و هەروە عیبادەتێک لە عیبادەتێکی تر بۆ جا ئەکاتەوە عادەت لە عیبادەت بۆ جا ئەکاتەوە خاڵێکی تری نیت ئەوەیە کە هیمەت بە ئینسانە بەخشێ بۆ ئەنجامدانی ئەو کاری کە نیەتی پێ بۆ هێناوە ئێستا من لە ئەزمموی خۆمە کەسان هەبوون کە پێش ڕەمەزان عادەتەن کە ڕەمەزان نزیک ئەبێتەوە وەکو چۆن لە ڕیواتەکانە هاتووە سەلەف 6 مانگ فەرمیوانە خوایە تەمەمان بگەین تا ڕەمەزان و دوای 6 مانگ فەرمیوانە خوای لێمان قبوڵ بکەی هەندێک هەن کە دەروون لاوازن کە بەخۆی ئیش و کاریانەوە بێجان بەهۆی کەم سەرخاڵیان و بە عیبادەتیان بۆی کەم تێکەڵیانەوە بە لەگەڵ ئەهلی خێرا کە باسی ڕەمەزانیان لەکی ترسێکیان لێنیشێت نیەتیان بەخوام ڕەمەزانە بۆ ناگیرێت ئێستا من لە ئەزمموی خۆما کەسێک هەبووە سافەیەکی مابوو 15 ڕۆژێکی مابوو بۆ ڕەمەزان هەموو جارێکە بەهۆی تێکەڵیەوە ئێمە عادەتەن ئێمە مەلایان بەخوا ئەم ڕەمەزان لەوە ناچێت بۆ بگیرێ لەوە ناچێت بگیرێ هەچەند عادەتەن وایە کەسێکیش کە کارێکی ئەوێ بکات نیەتێکی هەبێ کارەکە ئەنجام نەدا مامۆسایان یان ئەهلی خێر یا بانخوازان هەمیشە بە تەشجیعاتیان بە هاندانیان بە قسە خێرەکانیان بە حەدیث و فەرموودە و ئایەت و ئەو شتانە ئەنە تەشجیعکەن بەڵام سوبحان الله هەر لەسەر نیەتی خۆی بەردەوام بوو سوبحان الله ئەو ڕەمەزانە کە هەچێکمان لەگەڵاوت
کەس و کار گەورەت هەسماڵە بۆی نەگیرە یعنی نیەت هێنان هیمەت ئەبەخشە بە ئینسان بۆیە شێخی گەیلانی ڕەحمەتی خوای لێ فەرمێتی سیروا مع الهمم العالیة یعنی لە ڕاستی ئینسان لەگەڵ هیمەت بەرزانە بڕوا کاری بە هیمەت ئەنجام ئەدات بۆیە ئەم نیەتە گرنگەکەی لەوایە ینی سڕی عیبادەت لە نیەتایە بۆیە ئەکرێت ینی سیرێکی چۆن عادەت لە عیبادەت جیاکاتەوە یەک حیوان ئەتوانێت کەسێک سەری بڕێنای بنێ قوربانی کەسێک سەری بڕێنای بنێ عەقیقە کەسێک سەری بڕێنای بنێ وەلیمە هەر حیوان سەر بڕینە کەسێکی سەری بڕێنای بنێ شیرک هەر یەک جۆشتا جاکردنەوەی کارەکان کەواتە پێی پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم لە باسی ڕەمەزان و ڕۆژە فەرمێت ئەوەی کە نیەتی نەبێ لە شەوایان لە پێش دەستپێکردنی و ڕۆژوە فەرزەکەیە فەلا صیامە لەه ڕۆژووی بۆ حساب نییە کەواتە گرنگە ئێمەی موسڵمانان کاتێک کە ئەمانەوە بەرەو عیبادەتێک بچین بە نیەتێکی پڕ لە تەخۆ ئیمانی و دەستکەین بە کارەکەمان بۆچی بۆ ئەوەی لە کارەکەشمانە دامەزراو بین و لە دەتی عیبادەتەکەش وەربگرین چونکە عیبادەت هەر ئەنجامدان و بەڕێکردنەکەی گرنگ نییە لەزەت و تام و چێژەکەی ئێستا لە ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێ لە سەید الخاترا شتێکی جوان بەسەکە ئەفەرمێ لێکێک لەوانەی کە ئینسان بزانێت کە عیبادەتەکەی قبوڵە ئەوەی هەر لە دنیا لەزەتی لێ ببینێ چێژی لێ وەربگرێت یەکێک لە نیشانەکانی چێژ لێوەرگرتنیش ئەوەیە کە لە دوای عیبادەتەکە حەزی بۆ عیبادەتێکی تر بۆ دروست ببێت حەزی بەعیبادەت ئەم ڕۆژ کە بە ڕۆژوو بووە بەسەرەن بێزار نەبێ لەی هاندەر بێ بۆی کە ڕۆژێکی حەزکا دووبارە بێتەوە بۆی هەندێک لەوانەی کە ئەهلی ئەم لەزەت و چێژن جاری وایە ئەفەرمونون خۆزگار ڕەمەزان 2 مانگ بواە 3 مانگ بواە چونکە چێژ و لەزەت و تامێکی تایبەتیان لێوەرکەمە گرنگی نیەتە لە ڕاستی هەم فەرمودەکان باسییان کردو هەم زانایان و لە کتوبەکانیان ئەبیان باس کردوین هەم لە ڕۆژانەشە دەرئەکەوێت یعنی سوبحان الله ئەگەر ڕۆژێک نیەتی لەبیر چوو بێ ئەو ڕۆژەی کە بە ڕۆژووی دیان و عیبادەتی کە ئەنجامێتی دایمە گومانی لێ هەیە بە گومانی لە ئەنجامدانی عیبادەتەکەت بە گومانی لە قبوڵبوونی بۆیە ئەگەر کەسێک خۆی ئەهلی علم و زانست نەبێ کەوێتە پرسیارکردن ئەرم عیبادەتەم قبوڵ ئەرە دووبارەی کەمەوە دووبارەی نەکەمەوە کەواتە نیەت زۆر گرنگە بەڵام خاڵی کیتر ئەوەیە کە پێویستەکە هەموو مسلمانێک و هەموو ڕۆژانە بزانێت کە نیەت شوێنەکەی دڵە ئەوە نییە کە هەمومان ئەزانین جاران لە مزگەوتەکانە لە دوای نوێژی ئیشا بە تایبەتی بە خەڵکەکە ئەوترا نیەت بێنن بۆ بە نوێژی بەیانی نیەتیان نوچە ئەڵڵاهو ئەکبەرێکی شانەکەت جاریوە ئەمان لە ڕاستیە لە سونەتان نییە لە سونەت لەبەرەوەی شوێنەکەی دڵە ئەکرێ من نیەت بێنم کەس پێم نەزانێت چونکە نیەت بینی بەندە و خوای پەروەردگارە بینی بەندە و خوای پەروەردگارە جا من هەندێک جار ئەو کاتانی کە هێشتا کوونێ بڵین نەبووینە ئیمام هەندێک جار هاو بە فکرمە ئەمە باشە ئەمە ئەمانەی کە لە مزگەوتین وا مامۆستا پێویستە نیەت بێنێ خۆ زۆرینەی خەڵک لە مزگەوت نییە کێ پێی وڵێ نیەت بێنێ کەواتە لە ئەسڵا نیەت سڕی بینی ئینسان و عەبدە ئەمێ دەکەین خوای پەروەردگار نیەتمان دامەزراوکە بۆیە هەمیشە ئەبێ دوعا بکەین خوای گیان نیەتەکەمان دامەزراوکەی مطابقی عەمەلەکەمانیشیکەی چونکە مطابقی عەمەل بوو ئەو معنایە هەم عەمەلێکی مەقبول و قبول کراوە هەم سەبەبە بۆ ئەوەی وزە بەخشێ بە ئینسان وزەی ڕۆحی کە بتوانێت ئینشاءڵڵا بیکە بە عاقبەت خێری بۆی خی گەورە هەموو لایەکمان عاقبەت خێرکە و نێتیشمان دامەزراوکە سەربەرزتانکە ئینشاءڵڵا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناوەڕاستی ئەصحابەکانیە دانیشت بوو هاوڵانی عەزیز کە دانیشت بوو فەرمووی ئا لەو دەرگایەوە کەسێتە ژوورەوە پیاوێکە لە ئەهلی بەهاشت پیاوێکی ئاسایی هاتە ژوورەوە کە هاتە ژوورەوە سەیران کردن پیاوە نە نوێژی زۆری هەیە نە ڕۆژووی زۆر نە حافظ قورئانە نە بەناوبانگە لە ناو سەحابەکانە سڕی ئەم پیاوە چی بوو؟ سەیران کردن پیاوە دڵی بەرامبەر خەڵکی زۆر پاکە زۆر باشە یەکێکە لەو سڕە خواییانەی کە ئەیا بە هەندێ لە بەندەکانی ئەو بەندەیەی ئەم خەسڵەتە جوانەی تایە زۆر زۆرە باتەوە کەسیش پێی نازانێت تا ئیرەی پێ ببرێت جاری وایە شەیتانەکانیش زۆر ئاگایان لێ نییە تا دەستی تێبخەنتێکی بن تا ئەم ئیخلاس و جوانی لە ناو بەرن
چەند جوان ئینسان خاوەنی خەسڵەتێکی وا بێت کە ئەم مژدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیگرێتەوە. دڵپاکی، سینە صافی، ڕق لێ نەبوون لە هیچ کەسێک، لە هیچ کەس. حدیثی رسول الله صلی الله عليه وسلم کە فەرمێت بەهاشت لە قەیتانی پێڵاوەکانتان لە چەرمی پێڵاوەکانتان لە ئێوە نزیکترە. یعنی بەهاشت لە خودی ئەم جەستەی ئێمە نزیکترە لە خۆمان. ئەی ناڵین غەیب ئاوا دەوری یاوین. ئێستا مەچووزانی چەند مەلایکە لێرایە مەگەڵ دڕۆشنەکان بیناییان بیان بینێت. هەست بە لوتفی مەلایکەکەن جاری وایە یەک فێنێکی هێنن بۆت لە ناو گەرمایەکی زۆر زۆرە هەستی پێکەی. ئارەقت ناسڕێ، ئارەقی ناوڕۆح دەسڕێت. دەست بە ڕۆح تاهێنن، زۆر شتێ بیرە بنەوە و زۆر شتی ترێشە پێدەن. سەلامیان لێ بکەن، سەلام لە مەلایکە بکەن، زۆر نزیکن لێمان. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو ئەسحابەکانی دانیشت بوو فەرمووی کێ لە ئێوە چۆتە بەهەشت؟ پرسیارێکی سەیر. عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر دەستی هەڵبڕیوتی یا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم من ڕۆشتمەتە بەهەشت. عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەرە حەزرەتی عومەرە فەرمێت لە شەرمەزاریە دەستم خستە سەر سەرم ئاوام کرد بۆی دەریقە بوومەوە ئەم کوڕە چیڵێت؟ کوڕەکەی تازە پێگەشتە و گەنجە. قال یا رسول الله من چوومەتە بەهەشت. پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیارێکی تری لێ کرد ئەی کێ لە ئێوە لە ڕووبارەکانی بەهەشتیت خواردوتەوە؟ عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر فەرمووی من یا رسول الله صلی الله علیه و سلم. حەزرەتی عومەرە فەرمێت لەو کاتە هەموو خۆزگایە عەبدوڵا هەڵسایە و ڕۆشتاتە دەرەوە مە چیڵێ بۆ خاتری خوا شەرمەزاری کردم. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کێ لە میوەی بەهەشتی خواردووە؟ عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر دەست بەرز دەکاتەوە من یا رسول الله من لە میوەی بەهەشتم خواردووە. هەموو خەڵکەکە سەریان سوڕما. اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دێ عەبدوڵا خەبەریان بەرێ پێیان بڵێ کە چۆن بینیتە، چۆن چوویتە بەهەشت، چۆن ئاویت خوارد و چۆن میوەیت خوارد؟ فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم دخلت الجنة بدخولك إياها. وەختێ تۆ چوویتەتە بەهەشت من چووم. ئەسحاب ئاوا لە خزمەتی پێغەمبەر ئابوون صلی الله علیه وسلم. ئاخر تۆ چوویت یعنی من چووم یا رسول الله صلی الله علیه وسلم. ئێستا تۆ لە جەنەت المەوای یا رسول الله کەواتە ئێمە چووین بەس بۆ منە دوورین بۆ نایبینین. وەختی یا رسول الله تۆ لە ئاوی بەهەشتت خوارد دەی من خواردومە. عەبدوڵا فەرمووی لە میوەکەی خوارد من لە میوەکەیم خواردووە. لەبەرەوە عابیدترین سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خواپەرستترین سەحابەی پێغەمبەر عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەرە. زۆرترین سنەت لای عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەر کۆبووتەوە. ئەم منە سنەتی جێبەجێ کردووە. تەنانەت ڕۆژێکیان لە کۆڵانێکەوە ڕوا ئاوا سەری لارەکاتەوە لە شوێنەکە ئەڵن بۆ واکە لە پێڵ سەم ئالێرا هات ئاوا سەری لار کردەوە ئینجا ڕۆشت لای دارێکەوە بوو. ئەوەنە متابعی شوێنکەوتەی سنەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. ئەگەر بەهەشت گەورە ببێ لە دڵمانە بیناسین لەم بیرکردنەوە ڕۆتینە دەرچین بۆ بەهەشت و قیامەت با دەرچین ئازیزان. وەڵڵا ئێرەمانە بێ بە بەهەشت کە وەختی بیرکردنەوەمان بەهەشتیان نابێت. ڕۆژێکیان لە هۆڵی نەشتەرگەریە دانیشتبووین دکتۆر تایرەورامی ئەوە قسەمانە کرد بە یەکەوە وتی من پێم سەیرە موسڵمان ئەگەر ئیمانێکی یەقینی بە بەهەشت هەبێت بە ڕەزامەندی خوا هەبێت بە گەیشتن بە لیقای خوا هەبێت خەفەت بخوا پێم خۆشە بترسێ پێم سەیرە چۆن دەترسێ لە مردن چ باکی لە مردن هەیە باشە من بزانم یەکسەر کە مردم ئەچمە ناو بەهەشت خوای گەورە مخاتە بەهەشت خوایەکی ڕەحمان و ڕەحیم ئەچمەوە بارەگاکەی ئەو ترسی چیم هەبێت ئازانم ئێشتا ئێمە لە قەراغی باوەڕبوون بە بەهەشتین نە زۆر باسیەکەین نە زۆر لەگەڵی ئەژین
ئەها لەم بەرنامەیە زۆر جار پێتان ئەڵێم عەرزانەکەم ئەڵێم ئەم کردەوە هەڵگرن بۆ سەر ئاوی کەوسەر بەم نیەتە بیکەن خوایە ئەم کردەوەی بۆی زوو بگەمە ئاوی کەوسەر ئەمە ئەکەم خوایە لێم قبوڵکە ئەمەیان یا رب العالمین سووتر بگەمە خزمەتی پێغەمبەر سەڵەم لە سەفی پێشەوەی مەحشەر بووم لەو کۆمەڵە بم کە پێغەمبەر سەڵەم هەڵیان ئەگرێت 70000 ویان بات و هەر مەحشەر هەر نابینن کێشانە و پیاوانیان لەگەڵا ناکرێت ئەبێ وەکو درەختێ چۆنی چێنی ئاوا بەهەشت بچێنین لە خۆمانە ئەم ئیمانە ئازامێ بێ وابین سەحابە وابوون ماڵەکانتان لە بەهەشتا بە زیکر بنیاتەنرێت خشتەکانی بە زیکر بنیاتەنرێت هەتا زیکر زیاتر زۆر بکەیت مەلایکە لەوێ ئیش زیاتر بۆ کات ئێستا لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك كوستاي لذكر ملائكة لبنا وستي يا الله هو حديث رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ ڕۆژانە 12 ڕەکەعەت نوێژی سنەت بکا بۆ خۆی گەورە کۆشکێکی لە بەهەشتا بۆ دروست کرێ کۆشک خۆ ئەگەر ئیمانێکی یەقینیمان بە قیامەتە بێ هەموو ڕۆژێ ئەم حەدیسەمان بیر ناکەوێتەوە چەند پێویستمان پێێتی ئەبێ ئێستا خەڵک مەلایکەی خوا سەرقاڵی چ کۆشکێک بن بۆ کێ بن ئەبێ چەند هەزار کۆشک دروست بکرێ یا الله یا الله خۆشەویستانم ئەچینە خزمەتی یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم با سونەتەکان جێبەجێ بکەین فەرموو قوربانیان ئێمە هاتینەم دوکانە جوانەی جنابتان میوە و خواردن و خورما و کە وەربانگ زۆر بەکارەهێنرێ لە ئەوڵی خواردنە بسم الله الرحمن الرحیم کرێ گەر کەسی پێغەمبەر صلی الله فەرمی بیرتان چوو بڵێن بسم الله أوله وآخره لە ناوەڕاستە گەر بیرتان کەوتەوە لە کۆتاییە ئەڵین الحمد لله الذي أطعمنا وسقانا وجعلنا مسلمين چەنە پێویستە ئێمە لە ئەوڵ و ناوەڕاست و کۆتاییە سوپاس و ستایشی خوای گەورە بکەین لەسەر نیعمەتەکان پێشەگی بەخێراتتان دەکەم تەلەڤیزیۆنی پێیان بەخێر بێن سەر چاوم وەڵا بە دڵنیاییەوە هەموو نیعمەتێکی خوای گەورە بێ شکرانەبژێری لەسەر بکرێت ئەو میلەتەکە ئەوە سەرگەردان بۆ ئێستا هەر ئەوەیە کە شکرانەبژێری خوای پەروەردگار ناکات بەڕاستی زۆر زەرورە بە تایبەتی بیسمیلاکردن لە ئەوڵی خواردنە و سوپاس و گوزاری خوای گەورە لە کۆتایی خواردنە لە کۆتایی ئەم هەموو نیعمەتە بەڕاستی ئەم نیعمەتەکە ئێستا هەیە کاتێک بوو کیلوی تەمادە دەست نایەکە مامۆستا ئێستا وای لێ هاتووە تەمادەکان هەڵەبژێری ئەمە تووشی ئەمە ئێرانیە بۆ نمونە بڵێ هەموو کاتێک یانی شتەکان نیعمەتەکان زۆر ئێستا کاتی خۆی ئێستا بۆ لەم کاتە لەم فەسڵا بۆ نمونە گەڵامی و نەبووە ئێستا سپاس بخوا چی لە بازاردا گەڵامی وەقتی ینی هەرچێکت بوێت جاران هەموو شتێک لە مەجەمیدا هەڵەگرت و ئەو پاراز ئێستا سپاس بخوا هەموو شتێکە هەیە و ینی کەس شت ناکاتە مەجەمیدەوە هەڵیگرێ هەموو چیت بوێت لە کاتی خۆیان هەیە کاک ئومێد حەمە ساڵح بەسەرهات و چیرۆکی باشانی کورد چاکانی کورد بەسەرهاتێکمان بۆ باسەکات ئێمە لە خزمەتیین و فەرموو کاک بێستونکیان سەلامی خواه لێبێت و ئینشاءالله هیوادارین کە ئەم سونەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جنابیشت قبولی بکەی لێمان وەری بگری پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئاگر کەوتەوە الله ئەکبەر بکەن ئەیکوژێنێتەوە مەبەست لەوەیەکەوە لە هەموو حاڵەتێکە لە وەختی خۆشیە ناخۆشیە ئاگر کەوتنەوەیە ڕۆشتن بە پێوە دانیشتن زیکری خوا بێ زۆر بکەین جنابەت لەگەڵ زیکرەکانە بینە چۆنە ئاشکرد باشم نەخوا بەسیابێ زیاتر کاتێکە بێتاقەتیەک ڕوتیەکات حەزەکەی چ زیکرە بکەی سڵاوات بەی استغفر الله بکەی لا اله الا الله بکەی وڵای بەعام ئەستەغفیر الله و الله ئەکبەر و لا اله الا الله بەعام هەموویە خوێنم زۆرم حەزەکەم
لە دوای نوێژیشا حەز دەکەم ینی هەموو زیکرەکان کەمەوانێ زۆر ینی مێشکرد متاع بێ زۆر ئاسوودا بێ ڕاستی. کاتی ئینسان لە دوای نوێژەکانە کە زیکرەکانەکە یا تەسبیحاتەکە زیاتر دڵی خۆش نییە زیاتر بەرەکەت هەسپی ناکە بۆ دوای نوێژەکان. بەتاکید هەست زۆر ینی هەست بە ئارامیەکەیت زۆر دڵ و خۆشە یعنی کەیتە دەرەوە هەستەکەی لە شوێنێکی زۆر خۆشاتیتە تۆ. کە نوێژی جەماعەت لە مزگەوتەکەی لەگەڵ ماڵەوە فەرقی زۆرە. بەتاکید تاکید فەرقی زۆرە. مەجاڵتان نەبێت نوێژی جەماعەت بکەن کات. وەڵایی تا بتوانین ئەیکەین ئینشەڵڵا. لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە ئەفەرمێت ئەوانەی کە قورئانە خوێنن ئەوانەی دەوری قورئان زۆرەکەنەوە ختمی قورئان زۆرەکەن ئەوانە لە ڕۆژی قیامەتە پیانەوترێت بخوێنە هەروکو چۆن لە دنیا خوێندوتە بخوێنە و پلە پلە بەرز بەرەوە پلەکانی بەهاشت مەقامە گەورەکانی بەهاشت منزلەی تۆ لە لای ئەخیر ئاەتەکە لە ژیان تا خوێندوتە پلە و پایی تۆ با درێخی لە قورئان خوێندن نەکەی ئەگەر دەتوانن ڕۆژانە بەلای کەمەوە با جوزئی قورئانمان هەبێت ئەگەر ناتوانی سورەتی یاسین سورەتی تەبارەک ئەم سورەتانە بخوێنە ئەگەر هەر ناتوانی یان نایزانی یخۆ سورەتی فاتحە زانن لێ ڕۆژی 50 جار سورەتی فاتحە بخوێنم 20 جار بخوێنم چەندێ بۆت کرا سورەتی فاتحە قورئانە تۆ 40 جار سورەتی فاتحە بخوێنە تقریبا جزئی قورئانە کات بە نیەتی ختم بیکەن سورەتی قل هو الله چکە سەحابەکان کە تەوقییان لەگەڵ یەکترا کرد قل هو الله یانە خوێنی جار جیابوونەوە لە یەک قل هو الله زۆر گەورەیە سورەتی قل هو الله أحد الله الصمد سورەتی ئیخلاص قورئان زۆر گەورەیە ئەگەر ناتوانی بە تایبەتی بۆ ئافرەتانی کە ناتوان قورئان بخوێن با زیکر زۆر بکەن سڵاوات زۆر بن لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بینی دوو دەرەجەی بەهەشتیشە بینی ئەرز و ئاسمانە الله ئەکبەر کەم نییە فەرقەکە زۆرە زەمینەکە زەمینەی قورئان و زیکرە ئێستا لە دنیا لە دەستی نەدەی بە تایبەتی لەم مانگە مبارەکەی ڕەمەزانە ئەزان سەحابەکانی پێغەمبەر سەڵەم هەستیان بە بەهەشتە کرد نەک ئەوەی زۆر بە دووری بزانن چونکە نزیکە لە ئێمە بەهەشت هەستیان پێ کرد ڕۆژی غەزای ئوحود سەحابەیەک بەرەو مەدینە ئەکشانەوە سەحابەکانی پێغەمبەر سەڵەم چونکە بوو سەحابەکان تۆزە کشانە دواوە بەڵام ئەنەسی کوڕی نەڤڕ بەرەو ناوجەرگەی جەنگەکە هەنگاویە ئاڕۆشت سعدی کوڕی مەعاذ پێی گەیشت وتی ئەنەس چیەکەی بکشێرەوە لەگەڵ ئێمەیە بۆ کێشی ئەنەس ئەوە چوە پێشەوە وتی بەخوای نەزر بۆنی بەهەشت دەکەم لە ژێر چیای ئوحودا لە ژێر شاخی ئوحودا بۆنی بەهەشت دەکەم لەوێوە بۆنیەت یا مەجاز نییە ئازانەمە بە حەقیقەتە هەر بۆنی کردووە لەمسی ئەکەیت ئەی بینی ئەوە بوو چۆ ناو جەنگەکە و لە ژێر چیای ئوحودا لەوێ شەهید بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت حەزرەتە فەرمێ صلی الله علیه وسلم لە دووری 500 ساڵەوە بۆنی بەهەشت دەکرێت هەرێ باشە ئێمە چەند هەزار ساڵ دووری ناو بۆنی ناکەین لە دووری 500 ساڵەوە بۆنی بەهەشت دەکرێت بەهەشتێکە ئەمەنە نزیکە لێمان ئەبێ زۆر دوور کەوتمینەوە خوای نزیکمان کەرەوە یا ڕەب نزیکمان کەرەوە ئیلاه العالەمین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژی بەیعەتی عەقەبەیە بەیعەتی یا بە ئەنسار بە دوای چی هاگەڕان وێڵی چی بوون هەتا بیپارێزن فما لنا إن فعلنا ذلك يا رسول الله صلى الله عليه وسلم باش ئەگەر ئێمە بەیعەت بین بە تۆ ماڵ و ژیان و داهات و مەدینەکەمان شارەکەمان بخەینە مەترسیەوە چیمان دەسەکەوێت یەک شتی وت پێغەمبەر الجەنە
بێدەنگ بدوایەوە باس بەهەشتان دەسەکەوێت خۆتان ماڵتان ژیانتان هەرچی شتان هەیە لەوانەیە بفەوتێت یا بچێت بەس بەهەشتان دەستگیرە چەند ڕاقی بوون سەحابە تێگەیشتن گەورەترین شتیان دەسەکەوێت باشترین بەختیان لەم دنیا هەیە بۆ یەکسەر دەستیان هێنا دەست بێنێ یا ڕەسوول الله صلی الله علیه و سلم بەیعەت تێنێ وتیان ڕابی حەلبەیع بەخوا کڕین و فرۆشتنەکەمان سەرکەوتوانەیە دەستە بێنە هەتا بەیعەتی پێ بنێنی یا ڕەسوول الله صلی الله علیه و سلم پاڵپاڵهێنیانە کرد تا زوو دەچخوانە دەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم پاشەکشیان ناکرد دوودڵ نەبوون هەموو یەکێک کە دەستی زووتر خستە دەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم وایە زانی ئەو خێراترە چێتە ناو بەهەشت بۆ خێراتریش چوو بەهەشت زووتر گەیشت کێشە کۆمەڵایەتیەکان بەس بە بەهەشت حەلەکرێت بەس بەوێ دوژمنانی ئیسلام وازانن مەسەلەی بەهەشت تەخدیری موسڵمانەکە بەنجیەکات بەهەشت واقعە بەهەشت لە ئێرەی دنیا زینوترە تیامانە بەخوا ئازیزان بە سەدان و هەزاران و سەدان هەزار و ملیۆنەها کەسی ئەم دنیای کە ئێستا ئێمە تیاژی گەشتی ئەو عالەمەیان کردو و گەڕاونەتەوە بە ناوی نزیکبوونەوە لە مردن الاقتراب من الموت چیرۆکەکانیان بە سەدان هەزار چیرۆک و بەسەرهاتیان هەیە لەم کوردستانی خۆمانە ئەوەنەی من بۆی گەڕاوم باوەڕتان هەبێ بە هەزاران چیرۆک و بەسەرهاتەیە خەفەیەکەی نایبینین دنیا مادیەکە تەواو گیری یابین بەرچاوی بەستووی لە کتوپڕێکا ئەکەوینە ئەو دنیا زۆر خەتەرە ئەوە وەختێ دەستمان لە بنی هەمانەکە دەرەچێت لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ هەموو کێشەکان کێشەی ئاڵۆز وایە بەهەشتی هێنایە پێشەوە حەلە بوو چارەسەرە بوو مافی دایک و باوک ئەگەر کوڕەکەت باش پەروەردە ئەکەی باسی بەهەشتی بۆ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکا فەرمێ لوتی ئەو کەسە بچێ بە گڵا بە خۆڵە کە بگا بە دایک و باوکی و بەڵام نەیخەنە بەهەشتەوە ئەو کەسە کەواتە پەروەردە بەس بە بەهەشت دەکرێت ئەی مۆقعی بەهەشت لەکوێیە لە ژێر پێی دایکانایە ئەوانیە حەدیثەکە فەرمێت ئەی عیلم هەر کەسێ ڕێگەی عیلم هەڵبژێرێت ڕێگەی بەهەشتی هەڵبژاردووە عیلمت بۆ خوا بێ سەعید بۆ خوا بێ ئەتخاتە بەهەشتەوە ئەزانم یەکێک لە بەسەرهاتەکان کە من بە هەڵەوتم ئێستای ڕین بەسەرهاتی چاکانی کورد ئەچینە خزمەتی برای خۆشەویستمان کاکە ئومێد حەمە ساڵح ساڵی 2014 بە ئیشێک ڕێمان کەوتە هەولێر خێزانی ڕەحمەتیم لەگەڵا بۆ خەئافریکا لەگەڵ مردووی حازریا لەگەڵ کچە بچکۆلەکەمانە تەبەن سیارەکەم سیاری پێمان بوو جارجار فیوزەکەی سووتانی فیتمەبەکە گەرمە فیوزەکەی سووتان لەوێ لە هەولێر فیوزەکەمان گۆڕی وتمانی شەڵامان گەینەتۆ سلێمانی لەبەس لە ڕێگا لە یەکێک لەو مزگەوتانە ئینێکمان پیا کرد پارچەی وایرمان پیا کرد بەوەی گەر فیوزەکە سووتان وایرێ بخەینە سەر فێری ئەوە بوو لە هاتین بەرەو چۆ پێشەوەی بگەینە گۆمەسپان لەو ئینانەیە لەو پێچ و دۆڵ و ئینانەیە لەو دەشت و دەرەیە سیارەکە لێ پەکی کەوت هەرچەندێ مەحاولم لەگەڵا کرد شتێکی چواشم لێ نەیەزانی بەڵام هاتم وایرەکەی تێکەم بەڵام خۆمان پێ نەبوو بۆ چکم وایرەکە وای پاکرایە چەقۆمان پێ نەبوو ساعات چەندە ساعات 5 ئێوارێ 5 ئێوارە وەختێکمان زانی سیارەیەک لەو لامانەوە تقریبا ئاوا بە 30 مەترێ وەستا کە وەستا من مەشغوڵی سیارەکە بووم خێزانم چوو بوو بۆ لای سایقەکە وتبووی کاکە گیان چەقۆیەکە پێ نییە ئەوش سەیری کردبوو یعنی لەم دەشت و دەرەیە و چۆڵەوانیە لە ڕاستیە کەسی لێ نیە بە میوارە چەقۆیان بۆ چێ پیاوێک و ژن و مناڵێک وتبووی دادەگەیان بۆ چیتە تووەڵای وایری پێ پاکەین ئیتر هات خۆڵ ناگرێ هاتوتی خێر کاکەوت مەڵای شتێکی وایە وتی یا با سەیرێکی بکەم کە سەیری کرد وتی وەڵا تۆ فیتپەمەکە سووتاوە وتم بە چییە ئەزانی وتی من خۆم وەستای فیتپەمپم لە مەنتیقە سناعەکەی هەولێر وتم یاخۆ دەست خۆش بەس تۆ پێم بڵێ چۆن وەستای لێرە چۆن وەستای وتی وەڵا تەلەفۆنێکم بۆ هات من هەر عادەتم وایە کە تەلەفۆنم بۆ بێ سیارەکە ڕاکرد وتم وەڵا بەشەویلا خوا لە کاتێکی باشە تەلەفۆنەکەی بۆ تۆ ناردەوە ئیتر تەبان ئینمان کرد بڵین
وتی تۆ فیت پمپەکە لەژێر کوشتنەکەیان لەناو تنکێکای وتم وڵا نازانم وتی کردوتەوە تا ئێستا وتم بەڵێ وتی تەلەفۆن کە بۆ وەستایە بزانێ لەکوێیە تەلەفۆنمان کرد بە وەستاکە ڕقەمەکەم لە وەستایەکی برادرم خۆمەرگرت وتی وەڵا لەناو تنکێکایە تەنکیمان تەبەن ویستمان تەنکی بکەینەوە دایگرین سەیرەکەین بە ئەلەنکیە دەڕنەفیز نییە خۆشم پێم نەبوو هیچ پێی نەبوو وتی دێ ئێستا با بچم بزانم لەم مارکێتانە پێی ناکەم لەو ڕێگای مارکێت و شتی وا هەیە ڕۆژ 40 دقی پێچوو تەمەنەمەکەی وامانلیات ساعت 5:30 بوو ئەوە ئەزانم ساعت نزیکی 6 بانگێدا 6 ئێوارە دوای 40 دقە گەڕایەوە کە گەڕایەوە ئەتر تەنکیمان داگرت و وتی تەوان وتی من هینێکم پێەیە فیت پمپێکی جۆکەرم پێەوە کاتە ئەم برادرە بۆ هەموو هینێکە بێت ینی وەکو چۆنەڵی بۆ هەموو فیت پمپێکە بێت تەنکیمان کردە و تەبەن من بەردەستیمە کرد نەک بڵێن ئەو خۆی کردێەوە جەکەکەی من و بەجەکەکەی ئەو دامانگرت و دوایی بەستمانەوە بۆ خۆی ئیشی نەکرد وتی وەڵا سەیرە من فیت پمپە وتی زۆر تازەیە من تازە کڕیمە ینی بەکارم نێنەوە جارێتتر دیسانەوە تەنکیمان کردەوە سەرەکەین دوگمەیەکی بیر چووە ئینیکانی مەسفا و شتەی کەتیایەتی دوگمەیەکی بیر چوو بەستمانەوە بەڵام خەدەری ئیلاهی لە کاتی بەستنەوەیە بۆ خۆی لایەکیمان بەس و لایەکی نەبەسرا بوو سەری لەژێر تەنکێکا بوو فەقیرە جەکێکیان دەرچوو ئەو لایە بە خۆی دایی بەسەریا تۆزێگینیش بوو ئازێتیشی بوو دوایە چۆنێ بە بەسمانەوە ئیشتر ئیشی کرد و بڵین سیارەکە ئیشی کرد و گەیشتکەی تەواو بوو چارەک بۆنەوە لە 5:30 ئێوارەوە تا چارەک بۆنەوە لە ڕاستیای تر ماوەڵینەکەمان کرد و ماموتم بە چەندێک بە ئیشەکەی تۆ بای چەنە حەق دەستەکە وتی وەڵی من کاکەگە بۆ پارە نەوەستاوم مێوم بینیەوە هاتوم وتم دەی کاکە وتی وەڵی فیت پمپەکەت 23,000 پیاوە 23,000ەکەم بەرەوە ماڵە تو خوات خوا حافستان بیا خۆتم ئەی لە ئەلەنکێکە کە چوویە ناوتەوەتیەوە بۆ خۆم بەکارێنم و خۆم سوودی لێبینم ئێتم پێشتر کردبوومە بەڕاستی تەنکێکم کرد بۆ 50,000 تێچوو وتم کاکەمە 25 فیت پمپەکە ئەمەش 25 حەق دەستەکەت ئەمەش 25 پیاوەتێکرد وتی وەڵای ئەویانم نایە وتم بەخوا وەریەگری چکم من بەڕاستی سەگەربانە وایە ئەگەر کرێن لە سلێمانی و بەهاتایان لەولی بەڕاستی دوو وەرەقی تێچوو کات بۆی کە کەماڵ ئاو بێخوا جامە بەسەکەم چێ ئەشێخ ینی خوای گەورە بانی بۆ ئێوارە وەختە لەو دەشت و دەرەیە کەس نییە خوای گەورە وەستای تایبەتی فیت پمپە نێرێ ئێمە ڕزگارەکە ئەمە ئەگەر بەڕاستی ئەگەر ئەمە ینی میهرەبانی و ئەگەر ئەمە دەستی خوای گەورە نەبێت چییە هیچ تر نییە لەبەرەوە ئینسان ئەگەر باوەڕم وایە ینی ناومێت نەبێ قەت خوا ناومێدی ناکە انشاءالله کاگومێت هەرگیز ناومێد نابی ئێمەش هەرگیز ناومێد نابین پشت بەخوای گەورە ئێمە هەموو ڕۆژێت چیرۆکمان هەیە هەموو ڕۆژێشتمان بەسەریەت هەموو کاتێک ئەم بەسەر هاتانە زیینۆ لای ئێمە بەس بیرمانەچێتەوە بەداخەوە بیرمانەچێت یاداشتی ناکەین لە دڵمانە ئەم نامانەی خوا کەمەکەینەوە هەمووی نامەی خوایە پێمانەگات بەهاشت حتى فرموديكي بيغمر هي صلى الله عليه وسلم أفرميت كسي منالكي مرت خوي قورة فريمي ملايكة كانم جاني منالكتان هي بندكم كيشا طبعا خوي قورة خوي عليمة بس هي موري قرينو ويما باسيكا أفرمون بلي يا ربي بلي جاني مركيشا خوي قورة فرمي أي بندكم تشيود كجاني منالكتان جرگیتان دەرهێنا ئەڵێن وتی یا ڕەبی سواسی تۆی کرد و وەستەرجع وتی ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون خۆی گەورە فەرمی مەلایکەکانم ئێوە بەشایەت بن دەی ئێوە مەلایکەکانم خانوویەکی لە بەهەشتا بۆ بکەن ناوی ئەو خانووە بنێن خانووی حەمد و سوپاسگوزاری خۆی گەورە ئەزانم مناڵی بچووک کە مردووە لە قیامەتە ئێستا حاڵی حازر هەر کەسێ مناڵی مردووە ئەم مناڵانە کۆبنەوە لە ڕۆژی قیامەتە کۆبنەوە لە بەرزەخا کە ئەمری فریاتەکەون زۆر فریاد ڕاستێکی عەجیبن فریاتەکەون خۆی گەورە فەرمێ بە مناڵەکان دەبچنە بەهەشت
هەڵنیا ڕەبی ناچین هەتا دەستی دایک و باوکمان نەگرین بۆ بەهەشت تا لەگەڵ خۆمان نیان بین. چەند جوانن چەند جوانن. خۆی گەورەشە فەرمێ دەبڕۆن دەستی دایک و باوکتان بگرن و لەگەڵ خۆتان بیان بن بۆ بەهەشت. ئەوانەی موسیبەتیان زۆر بەسەر هاتووە. موسیبەتەکان لە دنیا هەرچی ببن ساڕێژە بن، ساڕێژیش نەبن، تەخفیفە بن، کەمەکەن، ئێشیان کەمە بێچکە خوا بە ڕەحمە. وردە وردە بیر تەباتەوە، بەڵام ئەجرێکی هیچ کار گەورەت بۆ هەڵەگرێت. زۆر گەورەی ئەجرەکەی ئەوێ. ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە لەسەر جێگای سەکەوتوون، سڵاوی خواتان لێبێت. خەفەت نەخۆن. ئێستا بە پاڵکەوتنەوە تو گوێر لەم بەرنامەی ئێمە گرتووە سەیری ئەم بەرنامەی ئێماکەی لە ئەم بەربانگەیە و لە کەناڵی ئاسمانی پێیان. سەیری ئەم بەرنامەیەکەی دڵە زۆر خۆش بێت. چکە لەم لەحزەیە ئێمە دوعات بۆکەین خۆی گەورە پاداشتی گەورەتان باتەوە. خۆی گەورە ئەجر و پاداشتی هەرە گەورە بدا بە ئێوە. سەبرتان زیاتر پێ بدات، دڵخۆشتان کات، شەوقتان بۆ بنێرێت، چێژەکانی بەهەشتان پێ بگەێنێت، مژدەکانی بەهەشت بگەێنێتە ڕۆح و دڵتان. یا ڕەب العالەمین پێتان بگا ئینشاءالله. ئەو کەسەی چاوی لە دەستداوە هەر بە بەهەشت تەعویزەکرێت. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە هات بۆ ئەم دنیایە و پەیامەکەی گەیان بەهەشتی بەدەستەوە بوو. ئەبێ زۆر گرنگ بێ لامان بەهەشت. نەک گرنگ بێ هیچ شتێوەنەی بەهەشت گرنگ نەبێت. هیچ شتێوەنەی ڕەزامەندی خوا و ئەوەنەی قیامەت مهم نەبێ لامان. وەزیفەی یەکەممان لەم ژیانە ئەبێ دەستەبەرکردنی قیامەتێکی باش بێت، نەک دنیایەکی باش. نەک دنیایەکی باش. ئوم عەمارە یەکێکە لە ئافرەتە سەحابیە ئازیزەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. لە شەڕ یەرمووکە کافرێکیەت و دەستی قرتێنێت ئەیپەڕێنێت کە دێتەوە مەدینە. ژنان کۆ بنەوە لە مەدینە بە یەکەوە دانیشن نانەخۆن لەگەڵ ئوم عەمارە. ئەوە نیە ژنان دانیشن یا پیاوان دانیشن بەیەکەوە داوەتێکەکەن، ئەوانش ئاوا بوون سەحابەکان. کە ژنەکان بەیەکەوە دانیشن ئوم عەمارە لە ژێر جیزداشەکەی یاخود ئەو کراسی کە لەبەریا بووە ئەوێت ئەو قۆڵەی دەرنەکەوێت کە بڕاوە پێی خۆش نییە بەندەسی کە نانەخوات، حەز ناکات دەرکەوێت، شەرمەکە لە دەستە قرتاوەکەی خۆی. هەواڵەکە ئەگاتەوە بە حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەلیفەی موسڵمانانە. الله لە خلافەتی عومەر، الله لە خلافەتی موسڵمان و لە خەمی بەرپرسیارەتی ئیمانداری ڕاست و ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. خەمی ئیحساسە خۆن نەک خەمی گیرفان. یا الله خەمی هەستی سەحابەیەکی ئافرەتە خوا کە لە نان خواردنا شەرمەکە لە ڕەفیقەکانی. کوا ئەم هەستی بەرپرسیارەتە لای ئێمە کوا ئەبێ خەمی گیرفانی چۆن خوارد بێ، خەمی نانخواردنی ئێواری چۆن خوارد بێ، خەمی برسێتیەکەی خەمی ژنهێنان و شوکردنی چۆن خوارد بێت. حەزرەتی عومەرە بیسێتەوە کە ئەم ئافرەتە ئەم عەمارەیە خود نوسەیبە شەرمەی گرێت لە ناخواردنا لەگەڵ کۆمەڵەکە کە دانیشێت، شەرمەی گرێت چکە قۆڵی قرتاوە مانگیەکات پێڵێ پێم گەیشتووە کە تۆ شەرمەکەی ئوم عەمارە لەوەی کە قۆڵە قرتاوە لە ڕێی خوا لە جیهادا. مژدە بێ لە تۆ بەشێکی گەورە لە تۆ کە قۆڵتە پێش تۆ گەیشتۆتە بەهەشت. هەر بە بەهەشت مژدەکانێن. ئیحساس و هەستە ناسکەکان بە بەهەشتە هێننەوە شوێنی خۆی. ناوکرۆکی عیبادەتی ئێمە، ئیشی گەورەی ئێمە، کاری هەرە گەورەی ئێمە ناساننەوەی بەهەشتە بە خەڵک. لەم زەمەنی مادیەتە، لەم زەمەنەی کە ون بۆ لە بەرچاومان. نوێژەکەین باشمان لە بەرچاو نییە، ئەیکەی لە بەرچاومان. نزیکی مردنە بینەوە هەر بیرمان لای سەرۆت و سامانەکەی کە چۆن تەوزیع بکرێت. ئاگال لە فڵان پارە بێ لای فڵان کەسە نەخورێت. ئیماندار ڕاستەکان وانە بوون کە پیرە بوون دەفتەری قەرزەکانیان نەسووتانیان و با کەس نێت تەواو ئەو بۆ قیامەتم کەس قەرزاری من نییە. تەمەنیان لەوا سەرفە کرد بە دزیەوە کۆڵی خواردن و خواردەمەنیان ئەبر بۆ ماڵەکان لە شەوەکانە. سەدەقەی سڕیان زۆر زۆر بوو، زۆر سەدەقەی سڕ، بەس ئەسحابی سڕ ئەتواننەوە دروستکەن بۆ خۆیان و بیپارێزن.
بەس ئەوانە ئەزانن سەدەقەی سڕ لەکوێ ئاکرێت و چۆن ئەنجامەدرێت. کێو بگرن لە ئەم عەمارە چییە فەرمێت؟ فەرمووی ئەڵڵاه ئەکبەر، ئەو ڕۆژەی کە قۆڵە قرتاوەکەم دێنم و پیشانی ژنانی ئەدەم. اینجا شانازی کرد بۆ قۆڵی کە قرتاوە، شەرمی نەکردەوە. لە شەڕی بەدرا موسڵمانەکان کەم بوون و کافرەکان زۆرێکی بەهێز بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵەسیەوە فەرمێ: هەڵسن قوموا إلى جنة عرضها السماوات والأرض. الله، هەستنەوە چین دانیشتون؟ هەستن بچنە پێش، بچنە پێش باوەش بە بەهەشتێکا بکەن کە پانتایەکانی ئەرز و ئاسمانەکانی داگیر کردووە. بڕون بۆ ئەوێ. عومەیری کوڕی حەمام گەنجێکە هەڵەسێ ئەڵە بەخ یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم، یعنی بەهەشتەوە نزیک بۆتەوە یا ڕەسوول الله، یعنی من بینی ئەرز و ئاسمانەکان بەهەشتم بەرەکەوێت ئەوە نەمەدرێتێ؟ بەڵێ یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم، بەڵێ بەڵێ. فەرمووی یا ڕەسوول الله تکا ئەکەم، داواکەم لە خوای گەورە من ئەهلی بەهەشت بم. پیانسەڵ فەرمووی تۆ لە ئەهلی بەهەشتی. چەندەن کە خورمایەک بەدەستی عومەیرەوە بوو، ئەویست بیخوات، برسی بوو. ئەوە سەیری خورماکانیە کرد و سەیری ناو شەڕەکەیە کرد، دی بەخوا زۆرم پێچێت تا ماخۆم، هەڵی یا ڕۆشتە ناو شەڕەکەەوە شەید. یا الله، چۆن بۆنی باش ناکەن؟ چۆن تەواو نزیک نابنەوە لە بەهەشت؟ 500 ساڵ بۆنی بەهەشت ئەڕوات. تخوا یەک کەس لە ئێمە بۆنی بەهەشتی کردو تا ئێستا. هەستمان پێ کرد و ئیحساسی پێکەیت. مەدهۆشە بی بۆنی بکەی، حەیرانە بی. خوای گەورە بمانگەێنێتەوە مەنزڵە بەرزانە یا ڕەب، یا ڕەب. مناڵی بێ باوک، پێغەمبەر باسی یەک فەرموودەمان بۆ کە تۆ مناڵێکی بێ باوک خزمەتیەکەی، پارەیەکێتی، یارمەتیەکێتی، ئەفەرمێ من و کافیلی یەتیم هەتی و بێ باوک ئاوین لە بەهەشتە. باسی بەهەشتە، باسی ئەجری دنیا نییە. کێشەی کۆمەڵایەتی هەمووی بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و بەهەشت حەل ئەکات. ئەو نەخۆشیانەی کە ئێمە لە دنیا هەمانە، ئەو خەم و خەفەتانە و مردن و نەخۆشکەوتن و پیربوون و لاساغی و خەم و خەفەتی دنیا و کۆڵی دنیا هەڵەگرین. پێغەمبەر صلی الله علیه و بەس بە بەهەشت حەل ئەکات. ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ناچنە بەهەشتە تا 4 مژدەتان پێدرێت دەرگای بەهەشتە. پێتان ئەوترێ فڵانە کەس، ئەڵێ بەڵێ، ئەڵێ نەخۆشی نەما، هاتی تام دیوی دەرگاکە نەخۆشی نییە بەتاتن تەواو، پیری نەما، مردن نەما، خەم و خەفەت هەڵگیرا نەما، ڕاهاتن نەما. یعنی ڕاهاتن چی؟ ئەین تۆ 4 مۆز خۆ تێرە بیت، ئیتە حەز لە مۆز نیە، هەفتەیە نایخۆیت، لەوێ هەموو قاژێکی ئەو مۆزە تامی کترێت. ڕانایی لەگەڵی بڵی ڕایم، بڵی 2 ملیۆن ساڵە من لە بەهەشتام، تۆ باشە بێتاقەت نەوم، نەخێر، ئەڵێ ئەو لەحزە داغڵوە بەهەشت. ڕاهاتن وەکو مردن، وەکو خەم و خەفەت، وەکو شتە دنیاییەکان ئەڕوا زائیلە، شتی ئێرەیە، ئی ئەوێ نییە. کاڵا معنەویەکانی ئەوێ نییە. معنەویات، معنەویات. بشنەوە بۆ معنەویات ئازیزانە. بچن بزان ئەولیاکان بە چی پێگەیشتن، بزان چۆن بەهەشتیان کڕی، چۆن بەو دەروونە بەدخوازەی کە ئێمە پێوە مبتەلاین ئەوان هەر بەم دەروونە بەهەشتیان کڕی گەشتنە مطمئینە. بزان دۆستانی خوا گەشتنە کوێ. من بە نەفسم دنیام کڕی و ئەوان سێبەری باخی بەهەشتیان کڕی. الله ئەکبەر. پێغەمبەر صلی الله علیه و فەرمێت دەرگای بەهەشت بینی مەککە و شام، مەککە و سووریا، ئەوە نابێ کە ئاکرێتەوە دەرگاکە. ئەفەرمێ ئیزدیحامە لەسەری، پاڵپاڵێنە تا ئەشتێ ژوورەوە. ئەممەنە قەرە باڵغە، ئەوەنە خوا بەڕەحمەوەنە خەڵکە خاتە بەهەشت. ئێمە نامانەوێت دەرگای بەهەشت گەورە بێت، مانە زۆر بچوو بێ، بەس خۆمی پێ بچم، خۆم. ئێمە ئەنانیت کوشتووینی. پیان سڵ فەرمێت
ئالەو دەرگای بەهەشتا 7,000 کەسەش نەژوورەوە دەست یەکیان گرتووە تۆ دەستی ڕەفیقەکەت گرتووە خۆشەویستەکەی خۆتی گرتووە کەویژە ئەهلی بەهەشت بێت بە یەکەوەش نەبەهەشت ئازانم تۆ سەورد بنەوە لە دەرگای یەکەمی بەهەشت لە بەرزەخا بێ یاخود لە قیامەتا بێ زۆر زۆر عەجیبە زۆر شیرینە یعنی تەسەور ناکەی کە ئەو هەنگاوانەی تە بەهەشت ئەڵێن ئیتر ئێرە بەهەشت ئەبێت چۆن ئینسان ئەبڵەق ببێ یا ڕەب العالەمین ئەبێت چۆن سەرسام ببێت ئەبێت چی لێ بێ یا ڕەبی بەخوایە سە نازانین چی لێ تەسەور ناکرێت هەر بۆ ئانەی نزیک بوونەوە لە مردنان بینی وەڵێ خۆشیە کە بینیت لە نزیک بوونەوە لە مردنا هێشتا نەمردویت چکوانە ئەجەلە نەهاتەوە گەڕاونەتەوە ئەڵێ خۆشیەک ئەبینی ئەڵێ هەرگیز ئەو هەرگیز نە لە وەسفێت نە ئەنووسرێت یەکێکیان یەک قسەی زۆر جوانەکە ئەمە یەکەین بە کۆتایی بەرنامەکەی ئەم ڕۆمان ئەڵێ ئایا کتێوێکی گەورە قەبارە گەورە تۆ بە پیتە لاتینەکان بینوسی یا بە پیتی عەرەبی بەس بە نیوەی پیتەکان بینوسی معنا بەخشێت یعنی یەک کتێبی ئەمە نەبنووسیت نیوەی پیتە کوردیەکان بەکاربێنی بۆ نووسی معنای نییە چکە تۆ لە شوێنەکە پێویستی بە پیتەکەتیان نیە ئەڵێ ئەم کتێبە معنای نییە ئەڵێ ئێمەش کە باسی بەهەشت دەکەین باسی دۆزەخەکەین معنای نییە هەتا خۆ نەیبینی ئەوەی ئێمە ئیگەڕێنەوە شتێکی سادەی هاکەزاییە ئەوەی ئەمانیش بینیانەوەکو دنیا وایە لە چاوەوەی کە بە مردن بە حەقیقیە بینێچێتە مردن ئەوەی ئەوانیش ئێشتا هەر کەمە لە چاوەوەی دوای بەرزەخ دوای قیامەت بەهەشت و جەهەنەمە بینی خوای گەورە و بەهەشتەمان پێ عەتا بکە یا ڕەبی هەم باسی بەهەشت ماوێت یاسان مژدەکانی بەهەشت زۆر زین و بێلاتان زۆر تۆکمە بێت زۆر قوڵ بێت بۆی بژین بۆی بمرین خوایە بەم ناز و نیعمەتانی بەهەشتەوە بمانژێنەوە بمان مرێنە بە یادی بەهەشت و بە زیندوێتی قیامەت لە دنیا زیندوومان کەرەوە و لە دنیا بە زیندویی بژین و لە قیامەتشا زیندوو بین بە بەهەشتەوە ئینشاءالله خۆشەویستانم بەرەو پایانی بەرنامەی ئەمڕۆیی بەربانگمانە ڕۆی خۆی گەورە هەموو لایەک سەرفراز و سەرکەوتوو بکات و دوعای خێرمان هەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و هەموو بینەرانی ئەم بەرنامە ئازیز و خۆشەویستە و ئەم کەناڵە خۆشەویستە دوعای خێر بۆم برا خۆشەویستانە بکەن لەم کەناڵە لە نووسینگەی هەولێر نووسینگەی دۆهۆک نووسینگەکانی تری کەناڵ ئاسمانی پەیام زۆر ماندوون بەم ئیشانەوە زۆر سەرقاڵن دوعای خێران بۆ بکەن دوعای خێر بۆ ئێمەش بکەن ئێمەش دوعای خێر بۆی و ئازیز و خۆشەویستەکەین خۆی گەورە سەرفراز و سەرکەوتوی دنیا و قیامەتان کە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خوتان نقل خوش يستان